بە بەشداری نزیکەی 3000 کەس تاقیکردنەوەی پرۆژەی ڕێگەی ئازیزمان بۆ لەبەرکردنی سوورەتی سەجدە لە سلێمانی بەڕێوە چوو. پرۆژەکە لەلایەن ڕێکخراوی خوشکانی ئیسلامیەوە سەرپەرشتی دەکرێت و ئەمە دووەم ساڵە بەڕێوە دەچێت کە تیایدا چەندین دیاری بۆ سەرکەوتوان ئامادەکراوە. سپاس بۆخوا بەشداربێکی زۆر نزیکەی 3000 زیاتر بەشدارن لە پرۆژەکە خۆیان ناونووس کردووە. پرۆژە ڕێگای ئازیزمانەمە ساڵی دووەمیەتی ساڵ بە هاوکاری لقی سلێمانی ڕێکخراوی خوشکان ئەنجامانەوە. تەواڕێمەوەمان نەکرد چونکە ساڵی پێشوژێمە لە سوورەتی ملکا کردمان 3000 زیاتر ناوی نووسی بەم ڕێژەی هاتبوون و بڵین ساحەکە پڕ بوو بۆ بەتاوی. کارەکان سێ جۆرە جۆری ڕاست و هەڵەمان هەیە بۆ شایمان هەیە لەگەڵ هینا لەگەڵ هەڵبژاردن و ئەوانە هەرێکی بڵین تقریبن دەپرسیارن دەرزەکان دابشکراون بەسەریانە. لە کەشێکی گەرمادا تاخیرنەوەکان بەڕێوە چوون. بەشداربووان دەڵێن ئەوەی وای کردووە کاتی خۆیان بۆ ئەم تاخیرنەوانە تەرخان بکەن خۆشەویستیانە بۆ قورئان و ئاینی پیرۆزی ئیسلام. ئەگەر ئەمێ سوودێ بەخۆم بگەێنم بۆ منە سوورەتەکە لەبەرەکەم هەم سوودی هەیە بەخۆم و هەم خوشکەکەشم کە من کردومە ئەویش هاتووە لەگەڵ من ناکردوێتی شەڵا یەکەمە بین. ئەو لە بەریکەی بەڵێ سپاس بۆخوا خۆی گەورەی یارمەتیدام و لەبەرم کرد. باشە تا چەند گرنگە ئێوە کاری پێ بکەن بەم ئاەتانی کە لەبەرتان کردو بە سوڵەتانی کە لەبەر بێگومان لە هەر ئاەتێک کە تێگەیشتی دەلالێت لە شتێکی ژیانی ڕۆژانێت کە یاخود لە قیامەتە تۆ پێویستە گرنگی پێ بدەیت. وەڵا خۆشەویستیمان بۆ کتێبەکەی خوای گەورە و بۆ قورئانی پیرۆز کە بینە دەرەوە لەم کاتەیە و لە جوێیەکی ئەوها گەرمە و لە بۆ نمونە لەوانەیە ناڕەحەتی توش بێ بەڵام لەگەڵەوە ئەو پڕی چێژمان لێ بینیوە ئەو پڕیمان دڵمان پێی خۆشە کە بەشداری لە ئەم پرۆژەیە. قورئان ئەو کتابەیەکەوە هەر کەسێک دەستی پێوەگرێ خۆی گەورە بەرزی ئەکاتەوە. ئێمەش لێرین بۆ ئینشاءالله پشتیان بەخۆی گەورە ئەم سوڕەتی کە لەبەرمان کردووە سەرەتا خۆی گەورە بۆمان بکە بە توێشی قیامەت و ئەم دەرفەتانش کە تێدا خوشک و بران تێدا کۆ ئەبنەوە بۆ ئەوەی تموحیان زیاد بێ و تێدا عمرێک بەدەست بێن ئینشاءالله زیاترە بێ. کۆمەڵی دادگەری و ڕێکخراوەکانی دەڵێن ئامانجیان لەم پرۆژانە بۆ ئاشناکردن و ناسینی زیاتری قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەرە درودی خوای لەسەر بێت هەروەها کارکردن بە قورئان و فەرمودەکانە. ڕامێر عوسمان کەناڵی پێیام سلێمانی.